کێشەکە نە حکوومەتی هەرێمە نە عێراق. هۆکاری برینەکانی هەرێم ڤایرۆسێکە لە دەرەوەی هەرێم و عێراق. ڕوونە کە هەر لە سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستان ئەو هەرێمە هیچکە دڵخوازی عێراق و وڵاتانی ناوچەکە نەبووە، بەڵکو ئەوەی زەرورەتی بە هەرێمبوونی کوردستانی هێنایە گۆڕێ خواستێکی بەرزی نێودەوڵەتی و لەسەر و هەمووشیانەوە ئەمریکا و بەشێک لە هاوپەیمانەکانی بوون. ئەوەی کە ئێمە دەیزانین بەشێکی بچووکی یاریە گەورەکەیە. بە جۆرێک وڵاتانی ناوچەکە جگەلەوەی کە دروستکراوی دەستی ڕۆژاوای دەزانن هاوکات هەرێمێکی بەهێز و سەقامگیر هەمیشە بە هەڕەشە دەزانن بۆ سەر ئاسایشی وڵاتی خۆیان کە خاکی کوردستانیان بەسەردا دابەش کراوە. چونکە لە ڕوانگەیەوانەوە هەرێمێکی کوردستانی پتە و یەکەم شت گورزە لەوان و مۆتیڤێکە بۆ دروستکردن و جیابوونەوەی هەرێمە کوردیەکانی دیکە لەو وڵاتانە. عێراقی فیدراڵ کە لە بناغەدا عێراقێکی بە زۆر لێکدراوە نزیکەی 100 ساڵە لە شکست و قەیراندا دەژی لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە وەک بووکێکی ڕازاوی سەر ئەسپ پێشکەشی ئێران کرا. لەو ڕۆژەوە سەرباریەوەی ئەمریکا دروشمی ئازادکردنی عێراقی هەڵگرت بوو، بەڵام عێراقی نوێ لەسەر سینیەکی زێڕین خرایە بەردەم خوانی مەلاکانی تاران. قەیرانە ناکۆتاکانی بودجە، موچە و مادەی 142 قەیرانی دیکە بۆ کورد لە عێراق هەر تەنیا مەرەکەبی سەرکاغەزە و سەرباریەوەی لە دەستوری دان پێدانرا و هەموو شت یەکلای کراوەتەوە تا ئێستا هەنگاوێک نەنراوە بە ئاراستەی چارەسەری. ئێران وەک دەوڵەتی سێبەر لە حوشەی پشتەوەی حکوومەتەکانی عێراق لە هەر بڕیارێک سەبارەت بە کورد ئامادەیە، بە تایبەت لە دوای قەیرانی غەزە. ئێران بەردەوام تیلەی چاوێکی لەسەر هەرێمی کوردستانە. بردومان و بە ئامانجگرتنی هەولێر، بنکە و بارەگە سەربازیەکان هەموویان درێژکراوەی کۆمەڵێک قەیرانی دیکە ڕانەگەیەندراون کە لە جبەی مەلاکانی تارانەوە بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان ئامادە کراون. ئازاردانی خەڵک و موچەخۆرانی هەرێم هەر ڕۆژە بە بیانوویەک بڕیاری بەرپرسانی عێراق و هەرێم نییە. ئەوەی هەیە لە پشتەوە دەوڵەتە سێبەرەکەی مەلاکانە کە بوونێکی هەمیشە ئامادەی هەیە تا گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بکات. بمانەوێت و نەمانەوێت هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و مافی خۆیەتی، بودجە و پشکی خۆی لە بودجەی عێراق وەک خۆی وەرگرێت. کوردکردنەوەی کۆی مافەکانی کورد لە تەنیا موچەی موچەخۆران نەزانیە، بەڵکو لەسەر بەغدا واجبە. بۆ نمونە هەموو مانگێک کە لیستی موچەی هەرێم دەنێردرێت بۆ وەزارەتی دارایی عێراق چەندین هەفتە لەوێ بە بیانووی جۆرە و جۆر و بێبنەما دەستی بە خەڵک دەکرێت. هەزاران لێدوان بەناوی وەزیری دارایی و بەرپرسانی باڵای عێراق بڵاو دەکرێتەوە، بەڵام لە ڕاستیدا تا ئێستا خودی وەزارەتەکە بە فەرمی یەک کێشە و گرفتی موچەی لە ڕاگەاندنەکانی خۆی بڵاو نەکردوێتەوە. لە کاتێکدا چارەسەرکردنی ئەو کێشانەهی ئەوە نییە دوو حکوومەت بە چەندین ساڵ بۆیان چارەسەر نەکرێت، بەڵکو هەر تەنیا وەزارەتێک بە چەند بەڕێوەبەرایەتیەوە دەتوانێت بە مانگێک ئەم کێشانە چارەسەر بکات. کێشەکە لەوە قوڵترە. نزیکەی 11 ساڵە عێراق ڕۆژ بە ڕۆژ ئەجەندەکانی وڵاتی هەرێمی بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ دەکات، سەرڕایبوونی هێز و گروپگەلێکی فاشیستی و دژە کورد تا سەر ئێسقان. ئێران ئێستا چەندە گوتاری دژەجوویی کردوتە وێردی سەرزمانی، هێندە و زیاتریش گوتاری دژە کوردی هەڵگرتووە. ئەم گوتارە بۆ دەوڵەتەکانی دیکەی ناوچەکەش ڕاستە، بۆیە دەبێت وشیار بین بەوەی کە کێشەکە هەرێم و بەشێکی دەسەڵاتدارانی عێراق نییە، بەو ئەندازەی لە پشتەوەدا ڕێژەرانی دژە کورد نەخشەی بۆ دەکێشن. چونکە وەک گوتمان هەرێمێکی بەهێزی کوردستان یەکسانە بە تێکچوونی شیرازە و ئاسایشی ناوخۆی ئەو وڵاتانە.